وەکو یانەی وەرزشی نەورۆز خوار 21 ساڵان ئامادەکاریمان کرد بووکەوە یەکەم یاریمان لە قۆناغی دووهەم ئەنجام بین لە یاریگای فەرماندەیی. ئێمە لە ژووری خۆگۆڕین لە کاتی خۆ ئامادەکردن بووین کەوە بینە دەرەوە و لەشگەرمکردن و ئەحما ئەنجام بین، بەڵام لە ناکاو هێزێک هات لە دەرگای ژوورەکەی یا و وتی ئێوە ناتوانن لەم یاریگای یاری بکەن. برای سەرپەرشتیارم کاک ئەردەڵان وتی ڕێگە نادەن یانەی نەورۆز لەم یاریگایە یاری بکە و ئەبێ بڕۆین لەم یاریگایە بڕۆین. ئێمە بەڕاستی ئەم ڕووداوە تووشی سەرسوڕمانی کردین، یعنی یاریگای یانەی فەرماندەیی کە تیپی پێشکەوتوان و هەموو تیپەکانی کە لەو یاریگایە یاریەکەن، بەڵام بۆچی ڕێگری کراوە لە یانەی نەورۆز ئەوە بێگومان هۆکاری کە لە پشتیەوە هەیەی، بەڵام وا باشە کە ڕاضە و وەرزشکردن پەیوەندی نەبێ بە سیاسەتەوە دوور بکرێتەوە لە سیاست. ئەمە ئەگەر ئەم تەداخولکردنە لە وەرزشە بێگومان زەنگێکی خەتەرناکە بۆ وەرزشی عێراق بە تایبەتی. ئێمە بە تەواوەتی خۆمان ئامادەکرد بوو بۆ یاریەکە، هەتا قسەشمان لەگە سەرپەرشتیاری یاریەکە کرد کە ئەویش وتی من داوام لە یەکێتی تۆپی پێی عێراق کردووەکەوە چه ئیجرعاتێکەکەین، وتی ئەوان داوایان لێ کردووەکەوە راپۆرتی خۆی بنووسێ و بڕیارەکان بەجێ هێڵن بۆ یەکێتی تۆپی پێی عێراق.